ئاکەم دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. باز لەوە دەکەین کە وەزارەتی پەروەردە ڕێنمایی نوێ بۆ وەرگرتنی خوێندکاران بڵاو دەکاتەوە. جا ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین بزانین ئایا ئەو ڕێنمایانە چین کە بڵاو دەکرێنەوە. بەردەوام سیستمی پەروەردە لە جیهاندایەکێک کە لەو سێکتەرانەی کە زۆر گرنگە ساڵانە بەردەوام بەردەوام تازەگەری تێدا بکرێت بۆی بتوان باشترین ڕێگە بدۆزنەوە بۆ ئەوەی خوێندکاران لی سوودمەند بن. زۆر گرنگە کە ڕێکاری نوێ هەروە سیستمی نوێ بهێنێتە ناو پرۆسەی خوێندنەوە بە جۆرێک بێ کە بتوانرێت لەگەڵ سەردەمدا بگونجێ. بێگومان ئێستا کەم سیستمی پەروەردە چۆنێتی وەرگرتنی خوێندکاران لە چەند ساڵەکانی ڕابردوودا گۆڕانکاری بەسەردا هاتووە. ساڵ لە دوای ساڵیش گۆڕانکاری تر ڕوئەت وەک خۆ و تدێکێکە لە سێکتەرە گرنگ و هەستارەکانی ناو کۆمەلگا. ئەم گۆڕانکاریانە لەلایەکسانە، بەڵام چۆن ئەم ڕێنمانە بڵاو ئەکرێتەوە یان دایکان و باوکانی لێ ئاگادارەکرێتەوە، ئەمەش بابەتێکی گرنگە. بەڵێ زۆر ڕاستە. جایمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و بزانینە ئەو ڕێکاریە نوێیانە چین کە بۆ ئەم ساڵ دەگیرێتە بەر بۆ خوێندنی ساڵی 2025 بۆ 2026 بزانین ئەو ڕێکارە نوێیانە چی و بەگشتیش بە فرسەتی زانین باسێک لە ڕۆژی پەروەردە بکەین. هەروەها باز لەوە دەکەین کە زۆر گرنگە بزانین ئەو ڕێکارە نوێیانە چین بۆ وەرگرتنی خوێندکارانی باخچەکان، باڵی منداڵانی باخچە و هەروەها ئەوانەی کە سەرەتایین و دەچنە قوتابخانە و لە بنەڕەتی. بەڵێ بۆ مەبەستە میوانداری مامۆستا جەسام موشین بەڕێوەبەری گشتی باخچەی منداڵان و فێرکردنی بنەڕەتی لە وەزارەتی پەروەردە کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا جەسام سڵاو لێبێ، بەیانیت باش، ئەمێ دەکەین زۆر باش بین. بە فرسەتی ئەزانین سەرەتا باز لە ڕۆژێکی پەروەردە بکەین، دواتر دەچینە سەر ئەو بابەتانەی بزانین ئایا ئەو ڕێکارە نوێیانە چین کە دەگیرێتە بەر بۆ وەرگرتنی قۆناغی بنەڕەتی و هەروە باخچەکان. مامۆستا بەیانیت باش. بەیانی باش، بەیانی ئێوەش باش، هەلە سەلامت بن. زۆر سپاس. بەڵێ مامۆستا گیان، با پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە ئەگەر گوێبیستی ئەمەنەوەی. بەڵێ بڵێ پرسیارم لەوە کرد مامۆستا گیاوتم بە فرسەتی دەزانین ئەگەر باز لە بەگشتی باز لە ڕۆژێکی پەروەردە بکەین لە ئێستادا لە هەرێمی کوردستان، دواتر باز لەوە دەکەین بزانین ئەو ڕێکارە نوێیانە چین کە لەم بڕیارەدا دەگیرێتە بەر لەسەر چۆنێتی وەرگرتنی منداڵان بۆ باخچەکان و هەروەها لە قۆناغی بنەڕەتیدا. سەبارەت بە ڕێکارەکانی وەرگرتن و تۆمارکردنی قوتابیان لە ناوەندەکانی خوێندن واتە لە باخچە و قۆناغی بنەڕەتی و قۆناغی ئامادەی و هەروەها بێتەوە پەیمانگاکان، ئێمە لە دەی ئەم مانگە با بڵێن دەی مانجی تەمووز مانجی حەوتی 2025 کۆبنەوەکی بەرفراوانی ئەنجومەنی وەزارەتمان ئەنجامدا کە خۆی لە بەڕێزان لە ئەنجومەنی وەزارەت و هەروەها بەڕێوەبەری پەروەردەکان پەروەردەی قەزاکان و هەروەها بەڕێوەبەری ئیشرافەکان لە سەرجەم پارێزگای ئیدارە سەربەخۆکان کە تێدا بەشدار بوون. سەبارەت بە ڕێکارەکانی وەرگرتنی منداڵان لە باخچەکان، تەبیعی ئێمە بۆ ساڵی خوێندنی 2025-26 منداڵانی تەمەن 4 ساڵ وەردەگیرێن کە لەدایک بووی 2021 واتە یەکی 2021 تا دەگاتە سیوێکی 12-21 و بەنسبەت ئەوە قۆناغی یەکی باخچە و بەنسبەت قۆناغی دووەمی باخچە واتە KG2 یەکی 2020 تا یەکی سیوێکی 12-2020 وەردەگیرێن لە قۆناغی KG2 واتە دووەمی باخچە. سەبارەت بە قۆناغی بنەڕەتی واتە یەکی بنەڕەتی لەدایک بووی یەکی 2019 تا سیوێکی 2020 وەردەگیرێن، 19 وەردەگیرێن. بەڵێ مامۆستا، زۆر جار خوێندکار بۆ نمونە ڕۆژێک یان دوو ڕۆژیان بۆی هەفتەیەکەوە ساڵێک لە خوێندن دوا ئەکەوێت. چی کراوە بۆ ئەم پرسە؟ ئەمە تا چەند چارەسەر کراوە؟ تەبیعی ئەو ڕێکار و ڕێنمایانە هەمووی گەشتاندنی پێکراوە، هەموو بە خێوکاری قوتابیان و منداڵەکان ئاگدارن لەو گەشتانە لە ئەکاونتەکان و با بڵێن سایت و پەیجەکان هەمووی بڵاو کرایتەوە لە ڕاگەیاندەکان بڵاو کرایتەوە و پێم وایە هەموو سەرجەم قوتابیان بە ئاگان لەوەی کە لە کات و سات و ئانی لەو کە پەیوەندی بە چە ناوەندێکی خوێندن دەکەن. بەرەوەی ئێمە بەپێی ڕێکارەکان خۆتان نەزانن لە هەموو لادێ و گوند و شارێک
قوتابخانە هەیە ناوەندی خوێندن هەیە و قوتابیانیش ئەم ساڵەکە وەکو ساڵانی پێشوو لەسەر بنەمای شوێنی جوگرافی وەردەگیرێ نزیکترین قوتابخانە قوتابیان لێ وەردەگیرێتن و قوتابخانە و ماڵ دەبێتە شوێنی جوگرافی. باشە مامۆستا باسی لە شوێنی جوگرافی کرد. بۆ نمونە ئەگەر لە باخچەیەک یاخود لە خوێندنگایەک ئەو کۆمەڵە مناڵی لەسەر بنەمای شوێنی جوگرافی وەردەگیرن لەو باخچەیە یاخود لەو قوتابخانەیە. ئەگەر ئەم ژمارەیە زیاتر بێت لە توانای قوتابخانەکە یاخود باخچەکە چی دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە؟ زۆر جار بە پێچەوانەوە دەبینین ئەمە زۆر جار شوێن دەبینێتەوە دەبی تیر ینی شوێنێک مقعدی بابرین کورسی زیادیان دەبینێتەوە دەبێت تیر و پشتیان لە بۆ بکرێتن و بدڵنیاییەوە ینی هیچ منداڵێک و هیچ تابیەک ینی بێبەش نابی لە خوێندن لەبەرەوەی ئێمە بەپی ئەو خەتەتێکی ئەو هێلکارێکە هەیە لەلایەن پەروەردەکانەوە ینی لەسەر بنەمایەک داڕشتنی بۆ کراوەکە سەرجەم قوتابیان و منداڵەکان بێبەش نەبن لە خوێندن. باشە مامۆستا لە یەکێک لە بڕیارەکان جەهاڵە نەبم خوێنمەوە دەڵێن کە منداڵان لە 4 ساڵیەوە دەتوانن بچنە باخچەکان لە پێشتردا پێم وایە بێ ئەمە نەبووەکە لە منداڵان لە تەمەنی 4 ساڵیەوە بچنە باخچەکان بەڵام لە ئێستادا دەتوانن بەڵام ئایا ئەمە مەرجی بۆ دانراوە کە هەر منداڵێک 4 ساڵ بێ بتوانێت بچێتە باخچەیە خود چۆنە ڕێو شوێنەکانی؟ مەرجە لەدایک بوو 4 ساڵبی منداڵ لە 4 ساڵی لە باخچە وەردەگیرێتن لە کەیجیوان واتە قۆناغی یەکەمی باخچە لە قۆناغی دووەمی باخچەش دەبی 5 ساڵ بیت تەمەنی قۆناغی بنەڕەتیش واتە یەکی بنەڕەتی دەبی 6 ساڵ بیتن ئەینی مەبەستت ئەفوو ینی باش ئەگەر هیوادارم وەڵامەکەم گەیشت بێ بۆ بینێران. بەڵێ مامۆستا جەسام ئەم ڕێنمانی کە باست کرد لە خوێندنگە ئەهلیەکانیش باخچە بێ یاخود بنەڕەتی بێت بە هەمان شێوە جێبەجێ ئەکرێت؟ بەدڵنیاییەوە بەڵێ ئێمە بەڕێبەراتی تایبەتی خۆمانەیە لە وەزارەتی پەروەردەکە سەرپەرشتی تەواوی ناوەندەکانی خوێندنی باش قوتابخانە و پەیمانگە ئەهلیەکان دەکاتن ئەوانیش ڕێکار و با بڵێن کارنامەی خۆیانەیە. بەڵێ مامۆستا لە قوتابخانە و خوێندنگەکان بە پلەی یەکەم بۆ قوتابخانەکانیش بە هەمان شێوەیە یاخود ئەمە تەنها بۆ قۆناغی بنەڕەت یاخود بۆ قوتابخانەکانی تر بۆ نمونە کەسێک ماڵەکەی دەگوازرێتەوە یاخود بەهۆی هەر هۆکارێکەوە بێت دەگوازرێتەوە بۆ قوتابخانێکی دیکە ئەمەش هەر لەسەر هەمان بنەما دەبێت لەسەر بنەمای جوگرافی ئەم خوێندکارە وەردەگیرێ لە خوێندنگایە؟ مەبەستەوە کەسێک ماڵی بگوازێتەوە بەڵێ منداڵەکەی بە هەمان شێوە لەسەر بنەمای جوگرافی کە دەستە گەڕەکێک بەڵێ کە دەستە گەڕەکێک ینی ئیسپاتاتی خۆی هەیە و ڕێکاری خۆی هەیە و وەردەگیرێتن ینی بەدڵنیاییەوە ینی هیچ منداڵێک و قوتابیەک بێبەش نابی لە پرۆسەی خوێندن و فێربوون لە کوردستان. باشە ئێمە دەرکەمان کراوەیە هەر شێشێک گرفتێکە بی خزمەت داین. زۆر سپاس هەر لە شتان ساغ بێ مامۆستا ئاماجتان چییە لەم ڕێکاریە نوێیانێکە گرتوتانەتە بەر چ سوودێک بە گشتی و بە خێزانی خوێنکار و بە خوێنکارانیش دەگەیەنێت؟ ئێمە ئەمان ئەوەیە کە هەر کەسە لە قوتابیان و خوێندکاران جێگا و ڕێگا و شوێنی خۆیان بزانن ساڵانە بەپێی ئەو گەشتانە بەپێی ئەو ڕێکارە قوتابیان و خوێندکاران لە قوتابخانەکان وەردەگیرن لەوەی لە کات و سات و ئانی خۆی لە کات و ساتی خۆی قوتابیان پەیوەندی بە ناوەندەکانی خوێندن بکەن و پرۆسەی خوێندن دەست پێ بکاتن. بەڵێ مامۆستا لە وەرزی هاوین ئێمە ئامادەکاریەکان هەمووی تەواو دەکەین. بەڵێ ئامادەکاریەکان تەواو کراوە مامۆستا بۆ ئەم ساڵیان جارێ ماوێتی گەشتنێتە چ خۆناغی مامۆستا دەکەین و بەڵێ ئێستا 23 مانگ 23 هەفت ناوەندەکانی خوێندن بەڕووی بەخێوکاری قوتابیان و هەروەها بەڕووی قوتابیان دەکرێتەوە ڕۆژانی یەکشەممە و چوارشەممە ناوەندەکانی خوێندن کراوەنە لۆی ئیجراعاتەکان ڕێکارەکان دەست پێ بکرێتن. بەڵێ هەتا 28 بەردەوامی هەیە. بەڵێ مامۆستا ئەمە بڵاو کراوەتەوە لە سوۆسیال میدیا یاخود بۆ کەناڵەکانی ڕاگەاندن نێردراوە کە ئەوادەی کە خۆت ئاماژە پێکراویتەوە دایکان و باکان بەڵێ پابندی ئەم ڕێنمایانە بن بەڵێ بڵێ بەڵێ بڵێ ئەو ڕێنمایانە بڵاوکراینەوە و زۆر شەفافن. مامۆستا بۆ ئەم ساڵ لە کێوە ناو تۆمارکردنی
منداڵان یاخود خوێندکارانی بنەڕەتی دەست پێکا بۆی خێزانی خوێندکاران بتوان منداڵەکانیان داخل بە خوێندنی ئەم ساڵ بکەن. شوێ دەست پێ دەکا لە چ کاتێکدا دەست پێ دەکات من مناڵێک بێ بۆ نمونە ساڵ ڕەنگە بوێ بیخەمە بەر خوێندن لەکەیدا دەتوانم بڕۆم ناو تۆمارکردنی بۆ بکەم. واللهی ببوورە لە پرسیارەکە 23 مانگ دەست پێ دەکا ئەگەر مەبەستت تەوقیتەکە بیتن. نامامۆستاگیان مەبەستم ئەوەیە بۆ نمونە من منداڵێک بێ ئەم ساڵ تەمەنی ئەوەیەتی بچێتە قۆناغی بنەڕەتی یەکی بنەڕەتی. لە چ کاتێکدا ئەم پرۆسەیە دەست پێکا کە ئیتر منداڵان و خێزانەکانیان بتوان بڕۆ مناڵەکانیان تۆمار بکەن لە خوێندنگەکان. دەبی سەردانی ئەو قوتابخانە بکە کە لەگەڵ ڕێکەکەیتی لە شوێنی لە ماڵەکەی نزیکە. مەبەستم لە تاریخەکەیەتی ببوورە کاتەکەی بە دیاریکراوی لە چەندی مانگەوە دەتوانن ئەم پرۆسەی بەنجام بگێنن. کاتەکەی 23 مانگ تایەکی هەشت بڵێ تایەکی هەژم ڕۆبیستی مانگە سێ ڕۆژ. باشە مامۆستاڵەیەکی لە بڕیارەکانتانە باسانەوە کردو کە وەرگرتنی قوتابیان و خوێندکارانی نوێ لە گشت قۆناغەکانی خوێندن لە قوتابخانە و خوێندنگە و کۆمەڵگە پەروەردەیەکان حکومیەکان جگە لە سیستمی ئینگلیزی ئەمە مەبەستان لە چییە؟ سیستەمی ئینگلیزی ڕێکاری خۆی هەیە بە پێی ئەو دەسەڵاتە درایتە بەڕێبراتی گشتی پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەوان ڕێنمایی دەردەکەن وەرگرتنی قوتابیان لە قوتابخانەکانی سیستەمی ئینگلیزی بە پێی هەڵسەنگاندن دەبیتن هەڵسەنگانی زمانەوانی و ئەو لایەنانە دەبیتن. بەڵێ ئەو جیاوازیانە چییە ئەوەی باس کرد مامۆستا لەگەڵ سیستمی ئینگلیزیە بە دیاریکراوی؟ سیستەمی ئینگلیزی بە هەندێک قوتابخانە و ناوەندی خوێندنمانەیە سیستەمی ئینگلیزیە کۆمەلگای پەروەردەیی بەڵێ ئەمانە وەرگتن قوتابیان لە قوتابخانانە بەڕێکارن بەڕێکار وەردەگیرێن هەندێک قوتابخانەمانێ سیستەمی ئینگلیزی تایبەتە بەوانەیە کە لە دەرەوە دەگەڕێنەوە لە دەرەوەی وڵاتن لە ئەی سەبەبکانە ڕێکارەکان چی مامۆستا قوتابخانانە وەردەگیرن. بەڵێ ئەو ڕێکارانە چین؟ ڕێکارەکان گرنگترین شت ئەوەیە هەڵسەنگانی توانای زمانی ئینگلیزیە کە هەڵسەنگانی بۆ دەکرێت دیژانی مختص پێک دێتن لە ناوەندەکان لە بەڕێبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان بۆ هەڵسەنگانی زمانەوانی ئەو قوتابی ئەو منداڵە. باشە مامۆستا ئەم ڕێکاریانی کە بۆ باخچەکان گیرا بۆ بەرکە لە باخچەکاندا ئەگەر بۆ نمونە شوێن مابۆ یاخود نەمابوو بە تیر و پشک دەیکەن ئەمانەش بۆ خوێندنگەکان بە هەمان شتە بە هەمان شێوە بەڕێواچە و دەبێت پرسیارێکی تر بکەم لە وەکو تو ئاماژت پێدا مامۆستاگیان باست لەو کرد کە ئێستا لە زۆربەی با بڵێن گوندەکان لە شارۆچکەکان خوێندنگا هەیە بۆ ئەو گەڕەکانی یاخود بۆ ئەو شوێنانی کە خوێندنگەی تازەی تێدا دروست کراوە ڕەنگە ژمارەیەکی کەم لە منداڵانی ئەو گەڕەکە لەو شوێنە جوگرافی کە لێوەی نزیکن ڕەنگە ژمارەیان زۆر کەم بێ کە لەو خوێندنگایە داخڵ دەکرێن بۆ ئەمە چیتان کردووە؟ هەموو ئامادەکارێکەیە مامۆستا بۆ سەرجەم منداڵان و قوتابیان قوتابخانەکان کراوەنە و هیچ ئێمە گرفتێک نابینین بە پێچەوانەوە هەموو هەتا بەنسبەت مەسەلەی دابشکردنی پۆلەکانیش کات و ساتی خۆی بۆ دانراوە بەسەر با بڵێن قوتابیان و ئەوانە قوتابخانەکان هەموو ئامادەکارێکیان کردێ بەنسبەت دابینکردنی مامۆستا و پێویستەکانی قوتابخانەکان و ئەو بابەتان. بەڵێ مامۆستا سانا بابەتێکی وروژان کەویش تیر و پشکە لەو خەنگانەی کە تیر و پشتی تیا ئەنجامەدرێت ڕێنمایی تازە چه هیچ گۆڕانکاریێک لەو بارەیەوە کراوە بەراورد بە ساڵی ڕابردوو؟ بەنسبەت ئەو قوتابخانانەی کە برابڵێن چەند قوتابخانەیەکی بۆ دیاری دەکرێت کە قوتابیانی قوتابخانەکە لێوەگرن ئەگەر مەقعەدی زیاتری ماوە لە خۆی زیاتری ماوە ئەوە تیر و پشک ئەنجامدر لە بۆ ئەو قوتابیانێک کە داواکاری ئاراستەی ئەو قوتابخانەی دەکەن. باشە مامۆستا تیر و پشکەکەش بە شێوەیەکی شەفاف ڕوون دەکرێتن لە بەرچاوی هەموو بەخێوکار و قوتابیان و قوتابیان. باشە مامۆستا پرسیارێکی گرنگ و ڕوژاویش باسکردن لە مامۆستایان بوو بۆ نمونە من مامۆستام لە گەڕەکێک بەڵام منداڵەکەم لە قوتابخانەیە کە بە پێی شوێنی جوگرافی لەم قوتابخانەیە وەرگیراوە خۆشم مامۆستام دەبێت زۆر گەڕێکێکی دوور و ناوچێکی زۆر ببڕم تا دەچم بۆ شوێنی کارەکەم ئەی کارتان لەسەرەوە نەکردووە کە ئەو کەسانی بۆ نوە مامۆستان لەو شوێنی جوگرافیەوە نزیکن
مامۆستاکانیش بە هەمان شێوە بە پێی شوێنی جوگرافی لەو قوتابخانەیە کار بکەن کە لە ماڵەکانیانەوە نزیکە. مامۆستا ئەوە حالەتە ینی ئەوەش گونجاندری بۆ دەکرێتنی ینی ئەوە نییە شتێک بیتن ببیتە ئاستەنگ لە پێش ئەو مامۆستایە یاخۆ لە پێش ئەو قوتابیە. باشە مامۆستا بە دەر لەم بابەتانە با باسێک لە ڕەوشی پەروەردە و خوێندنکەی من لە سەرادادا پرسیاری ڕەوشی پەروەردەم کرد بەڵام ڕەنگە بەڕێزت گوێت لێ نەبوو بێ. مامۆستاگیان بەگشتی باسێکمان لە ڕەوشی پەروەردە بۆ بکە لە ئێستادا ئایا قەیرانە دارایی و بارودۆخی بەسەر هەرێمی کوردستاندا وڵی دەنگت زۆر خراپ دێتن. مامۆستاگیان گوێبیستی ئێمەی مامۆستا وڵی دەنگ زۆر خراپە. ئەگەر گوێت لە من بێت بڵێ کێشەکەی دەنگت چێ مامۆستاگیان گوێت لە ئێمە نییە دەنگی ئێمە ناگاتە بەڕێزت زۆر کزە دەنگەکە زۆر کزە. ئەگەر ببوورە ئەگە دووبارێکی پرسیارەکە مامۆستاگیان وتم لە سەرەتادا پرسیاری ڕەوشی پەروەردەمان کرد لە هەرێمی کوردستان بەڵام پێم وابوو بەڕێزت گوێت لە پرسیارەکە ئێمە نەبوو دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم لە ئێستادا ڕەوشی پەروەردە چۆنە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو قەیرانە دارایی و بارودۆخی بەسەر هەرێمی کوردستان و ناوچەکانی تری هەرێمی کوردستانیشدا هاتووە ڕەوشی پەروەردە لە چه ئاستێکدا لە بەردەم ئەم هەموو قەیرانەی کە هەبووە هیچ سستێکی بەخۆی بینیوە یان خودنا. ڕەوشی پەروەردە بە شێوەی گشتی ئێمە بە باشی دەبینین بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە لە ناوچەکە نمونە مەسەن لەگەڵ ئەگە بەراورد بکەن لەگەڵ دەوروبەری خۆمان لە هەرێمی کوردستان ڕەوشی پەروەردە زۆر بە باش دەبینین. هەر بە نمونە ساڵی پار ئێمە لە وەزارەتی پەروەردە نزیکەی 38,000 مامۆستا بە سوپاسەوە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەن لەلایەن خودی سەرۆک وەزیرانەوە جەنابی کاک مسرور کە ڕەزامەندی لەسەر دامەزراندنی نزیکەی 38,000 مامۆستادا بە شێوەی گرێبەست. ئەمەش بەڕاستی خاڵێکی زۆر گرنگ بوو بەنسبەت ئێمە پاڵپشتێکی زۆر باش بوو بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن بەجێرەی پێویستی بەجێرەی پسپۆڕی لە سەرجەم ناوەندەکانی خوێندن ئەو مامۆستایانە دامەزراند. خۆتان دەزانن پێشتر هەندێک ناوەندی خوێندن پێویستیمانە بەڵام خۆشبەختانە بەو دامەزرانی ئەو 38,000 مامۆستا بە شێوەی گرێبەست سەرجەم ئەو کەلێن و ئەو بۆشایانەی کە هەبوو لە ناوەندەکانی خوێندن پڕکرایەوە ئەوە دەمێنێ ئێمە ئەو ساڵەکە بە پێی کارنامەی وەزارەتی پەروەردە ڕێخستنی میلاک دەکرێت لە سەرجەم ناوەندەکانی خوێندن. باشە سوپاس بۆ تۆ مامۆستا ماندوومان کردی سوپاس بۆ مامۆستا جەستا موشیر بەڕێوەبەری گشتی باخچی منداڵان و فێرکردنی بنەڕەتی لە وەزارەتی پەروەردە کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بوو.